سڵاوتان لەبێ چۆنن خاسن دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم میوانی ئەمڕۆم کەسایەتێکی تەواو جیاواز خۆشەویست و ناسراوە لە کوردستان میوانداری کاکاری هەرسینمان کردووە وەکو کەسایەتی خۆی و وەکو پێگەی خۆی لەناو کووردا تا چەندێک کورد خۆشی ئەوێ تا چەندێک کاری کردووە تا چەندێک پارتی بەرەو پێش بردووە لە سلێمانیا و کار و چالاکیەکانی خۆی لەناو جوواتی پارتی دیموکراتی کوردستان بەخێربێ کاگاری زۆر سپاس. باەکەم پرسیارم بۆ دەست پێ بکەم چەند ساڵە خەریکی شۆڵش و خەباتی ئەزانی بیرمەوە ئای چۆن من یەکی دەی 1970 بووم بە پێشمەرگە ئەوسا 16 ساڵ بووم لەو ساوە هەتا ئەو فترێکی کە لە ئەوروپا بووم بە بەردەوام یا خەریکی ئیشی پێشمەرگایەتی و حیزبایەتی بووم یان متابعی سیاسیم کردو من لە ئەوروپاش هەر سەر بە ناوچەی پارتی بووم تەمان ناوچەی هۆڵەندا لەبەرەوە ئەگەر کۆی کەمەوە 45 ساڵ و دەمانگەکە لەش ساقت لەم 45 ساڵ و دەمانگەیە چەند ئاستەنگ هاتۆتە بەردەمی تۆ و چەند قورسیت بینیوە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان وەڵی زۆر قورسی لەبەرەوەی کە یعنی تۆ بە تایبەتی لە پێشە ژیانی ڕێخستنی نهێنی ناوشار زمانی بەعس کەیتر هەموو لەحزێ ژیان لە خەتەرا بوو دوایەوە ژیانی پێشمەرگایەتی کە ژیانێکی زۆر قورس بوو پێت وایە گەنجی ئەمڕۆ ئەو هەستی هەبێ بتوانێت ئەو ژیانە قورسە قبول بکات بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی ئەو کەوتوتە سەر ئێمەی حکومڕان ئێمە یەکێک لە ئەرکەکانمانەوەیە کە ئەبێت ئینتیما بۆ گەنجی خۆمان بجێڕینەوە ئێمەین و ڕۆشنبیران توێژی ڕۆشنبیران لە کۆمەڵگە ئێمەیە مامۆسایانی ئاینی ئەمانن کە ئەبێت وا بکەن گەنج بڵین ئینتیمای بۆ نیشتیمانی خۆی هەبێ ئەو کەوتوتە سەر ئێمە بۆ جەبە عەرز بکەم بۆ لەبەرەوەی ئەم فترەیە جیاوازە لە ساڵی هەشتاکان ساڵی هەشتاکان زمانێکی تر بوو لە دوای 91 زمانێکی ترە ئێستا خەڵک هەیە ئەوەی ساڵی نەک 91 ئەوەی ساڵی هەشتاش بوو لە دایک نەزانێ بەعس چێە بۆیە ئەستەمیشە من هەستم سا بۆ نمونە تۆم والدی 92 بۆ نمونە یڵێم من هەستم شۆڕەجێڕێتی خۆم بە تۆ فرۆشم بڵێم ها من پێشمەرگم تۆنەوەی ئێکاکە تۆم والدی 92 لە چۆ بتوانی ساڵی 82 پێشمەرگەبی وەنیە اینجا بۆیە ئەو کەوتوتە سەرێمە پێ دوایسە لە خۆشی و لە ئیسراحەتان بۆیە ناتوان ئەو هەستە بە خۆتیان بۆ دروست بەزەوە نیە کۆمەڵێشت دەوری هەبوو یەکێک لەوانە شەڕی براکوژیە یەکێک لەوانە بوونی ئۆپۆزیسیۆنێکی نائۆپۆزیسیۆنە یەکێک لەوانە بوونی کە خۆش بەختانە زۆر لاواز بۆ ئێستا بوونی ئیرهابێکی فکریە ئەو شتانەیە ینی کە تاسیرەکە پێت وایە ئۆپۆزیسیۆنی ئەمڕۆ ئیشی دەسەڵاتەکە بە لاوازی نا جارێ من قەنەعاتم وایە ئێمە لە کوردستان هەر ئۆپۆزیسیۆنمان نییە چونکە ئۆپۆزیسیۆنە بێت هاوکەری دەسەڵات بێ ئۆپۆزیسیۆن بەس ئیشی ئەوە نییە کۆمەڵێ بێتە سەر پەیجەکان و سەر تەلەڤیزیۆن و کۆمەڵێ ڕقم لێ با و خەڵک هان با بەوەی کە نیشتیمانی خۆی خۆش نەوێ خەڵک هان با کە ڕێز لە ئاڵای پیرۆزی کوردستان نەگرێ و ئەم شتانە بەڵام لەسەر و هەموو چاڵی جادە پیشان بات و یعنی قەیچێکە بگرێ گەنجی ئەمڕۆ وای لە مێشکا بوو وازین لە وڵاتان لە سەر جادەکانە چاڵ نییە لەبەری شتێک بەڵام کە دوای ڕۆشت بوو ئەوروپابینی بووی لەوێ شاڵەیە ئەزانی بایەکس پێ بڵێم بە تەعشید یەکێک لە ئەرکەکانی ئۆپۆزیسیۆن ڕاستکردنەوەی دەسەڵاتە ینی کەم و کوڕەکان بە ئێمە بڵێ بۆی خۆمان چاکەین بەڵام ئەمە لە کوردستان نییە لە ئێستاە شتێکی تر کە من لە قسەکان ما بیرم چوو بڵێن ئیشارەی پێ بم ئێمە باوکاری ئەوەی کە هاتوین بە لە شاو خەڵکمان تاین کردووە و وەکو تەحسیل حاصڵێک مەجموعەیەک بندیواری تیا بووە زۆر نەکەم هەست بە مەسئولیەتکردن و دیسپلین زەبط و ڕەبتی ژیان زۆر کاڵ بۆتەوە سەیری گەنجێک بکە لە کام وڵاتەی کە تۆ پێی معزیبی لە ئەوروپا بزانە ئەو ڕۆژانە چەند سەعات ئیژەکە جامیعەژە خوێنێ و لە پاڵیا قاپە شوایە کرێکاریەکە یا جەریدە بڵاوە کاتەوە یا ئامانەکە ئەو دیسپلینە ئەو زەبط و ڕەبتەی کە لە ژاپۆن هەیە بۆ نمونە لە کۆریای باشوور هەیە لە چین هەیە لە ڤێتنام هەیە لە ئەڵمانیا و سوید و دانمارک هەیە لە هۆڵەندا هەیە
لێرە زۆر زۆر کاڵ بۆتەوە یعنی نەبووە لە دنیاە تۆ گەنجێک پێی وابێ ئەبێ حکوومەت دوای ئەوەی تەخەڕوجی کرد ئەبێت تعینیکە یعنی موچەی بادێ ئەگەر پێی کرابێ ژنیشی بۆ بێنێ خانوشی بۆ بگرێ بکرێ شتیوانەیە هەر ئەو گەنجی ئێرە کە ئەڕوا بۆ ئەوروپا بەلانی کە بۆ دەوە 2 ساعتیشەکە بەڵێ وایە بەڵام لێرە قبوڵی نییە 8 ساعتیش بکە ڕاستە ئەخرەزانی بۆ لەبەری لێرە هیچ هێزێک نییە کە مەجبوری بکە ئێستا وەکو مەسەلەی کارەبا بۆچی لە وڵاتانی دەوروبەر حتا لە ئێران و تورکیا و لە هەموو ئەوروپا خەڵک زۆر زۆر ڕەزیلی ئەکا بە سەرفکردنی کارەباوە لەبێ گرانە لای ئێمە لەبەروی پارەیەکی زۆر ڕەمزی بووە ئێمە لە ماڵەکانی خۆمانە 4 ژوورمان هەیە لە 1 ژووردانیشین بەڵام گڵۆپی هەر 4 ژوورەکە ئیژەکە ئەمەیە مەسەلەکە ئینارەی حەوشەکەش و دەرەوە بڵێ هەمووی یعنی بابگەڕێم و سەرەوە کە شتێک نییە کە ئیجبارت بکە ببێ بە مامۆستا و ئێستا من دایم قسەیەکەکەم لەوەتەی ئەم پرۆژەی ڕووناچی هاتووە من ماڵم لە سیتەکە بڕۆ جاران لەسەر گۆیژە و سەیری بکردا سلێمانی ئەو چراخانە ئێستا بڕۆ سەیری زۆر گەڕەکە زۆر گڵۆپی کەم بۆ تۆ بۆ لەبەری پارەی تێزێ جامە لە خزمەتی ژینگەیە لە خزمەتی نیشتیمانە لە خزمەتیوان لە خزمەتی خەڵکیشە بەڵێ وایە خەڵک کارەبای هەیە بەڵام بە حەدی پێویست خۆی هەر لە ئیسلامی شاڵە هەرچی و هەرچ ئیشەکەکی ئیسرافی تیامەکەوەیە ئەگەر ئێمە قەومێکی لە سەدان ئەو پەڕینەوە 25 مسلمانە بەڵام پێی ئەغزە ئیسراف نەکە ڕاستە کاک ئاری ئەگەر باسی پارتی بکەین لە سلێمانی پارتی دۆخی چۆنە لە سلێمانی ئەزانی دۆخمان چۆنە بە عام دۆخی کورد چۆن ئێمە تەبعاً وەکو پارتی وەکو جونگەیەکی سەرەکی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ دەسەڵاتێکمان بەدەست نییە لێرە یعنی هەر لە قایم قام و مدیر ناحیەوە بیگرێت تا محافظ و سەرۆکی شارەوانی مدیری پۆلیس مدیری ئاسایش مدیری تاپۆ مدیری پەروەردە هی تەندروستی ئەمانە هیچی مدیری خەستەخانەیەک ئەمانە هیچی لە ژێردەستی ئێمەیان نییە ئەمە ژوا ئەکات کە ئەو حوزورەی کە پێویستە هەو بێ لە شارەکە و لە محافظەکەیە وەکو پێویست نییە یعنی ئێستا ئەو دەسەڵاتەیە شێتی هەیەی ئێمە نیمانە بەڵام ئەگەر لە ڕوویەکی ترەوە لێم پرسی مەسلەی پارتی و سلێمانی لە یەکتری جا ناکرێنەوە لەبەری مێژوویەکی دوور و درێژی ئەگەر نەڵێم یعنی زیاد لە 65 ساڵی هەیە لە سلێمانی وڵا کۆنتریش ئەمەیە کە ئەو عیلاقەی بینی پارتی و بینی سلێمانی زۆر بەهێزە بالقوة يعني معنويا بەڵام نەچۆتە بواری بالفعل يعني بۆ کردار ئەو کارەکەشین بۆ ڕوون کردیتەوە چیە بەڵام وەکوتر ئێمە لە سلێمانی لەم چەند ساڵی ڕابردووە ژماری دەنگەکانمان زیادی کردووە یەک دووهەم من يعني وەکو مەسوولی لە قیچوار قساکەم بە قەناعەتی من ئەو ئیرهابە فکریە بە خەستیەکەی جارانی نێماوەتەوە زۆر کاڵ بۆتەوە لەبێ خەڵکی سلێمانی خەڵکی نیشتیمان پەرۆر و خوێنەوارن ش دەبینن مخارەنا ئەکەن و ئیستینتاجەکەن بۆیە یعنی من لە وەزعەکە ڕازیم وەکو مەسوولی قیچوار منتوان بڵم ڕازیم پێت وایە بۆ پەرلەمان ئەگەر کورد یەک بێت بتوانێت ئەو ئامانجانی کە لە خولەکانی پێشوا بەدەستینێنەوە ئەسە بەدەستی بێنێ یەک ئەبێت کورد ئەگەر 400 ساڵ لەو پێش یەک بواە سایمە دەوڵەتمان هەبوو کوردەگەت 100 ساڵ لەو پێش یەک بواە دەوڵەتمان هەبوو کوردەگەر 70 ساڵ لەو پێش یەک بواە دەوڵەتمان هەبوو کوردەگەر لە 16 ئۆکتۆبەرە یەک بواە دەوڵەتمان هەبوو جا مصیبەتی گەورەی ئێمەی کورد ئەو پەرتەوازەیە بە قەناعەتی من ئەو قسەی کە تۆ کردە ضرورەتە ئێمە ئەسڵە من شتێکەڵێم یعنی بەناوی من پارتیم تۆ زانی مەسوول لە قیچواریش ئارزوی من ئەوە بوو هەموو حیزبە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق یەک فراکسیۆنمان هەبێ با بە دەوری سەرۆکی فراکسیۆن بگۆڕێ جارێک لای ئێمە بێ جارێ لای شێتی بێ جار لای ئەو بێ جار لای ئەو بێ ئەوەی لە ئۆکسجین زەرورتر من زۆر جاران قسەیەکەم بۆ ئێمەی کوردی بێدەوڵەت یەک ڕێزیمانە بە تایبەتی لە بەغا
منیش بۆیە باسی ئەوواکەم لەبەروی ڕەنگە ئەگەر هەر ناکۆچێکمان هەبێ بنمونە ئەگەر ماڵە وەرگین ئەگەر لە ماڵەوە چەند شەڕیامە کە ئەچنە دەرەوە یەک بن سیمایکی جوانیانێ ئەگەر لە ماڵەوە چەندێک باوکەکە لەگەڵ دایکەکە لەگەڵ مناڵەکانە ناکۆکی هەبێ کێشەیەکی ئەوتۆنیە بەڵام کاتێک ئەچنە دەرەوە بۆ میوانی یەک بۆ ماڵێک بەیەکەوە بن سیمایکی جوانیان هەیە و بە قوتریشن لە ناو خەڵکە زۆر ڕاست بۆ پەرلەمان بە تەمای چین پلانتان چییە؟ وڵی من پلانەکەی خۆمان بە تۆ ناڵێم بەڵام پلانی باشمان هەیە بەڵام پلانی باشمان هەیە خۆمان زۆر باش حاضر کردووە ئێمە یعنی نزیکی 6 مانگی ژەبێت لە لق ینی هەموو ئامادە سازیەکمان کردووە تاوان بەسەرکردایەتی هی مەکتێبە ڕێخستنی پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆیە زۆر باش ئامادەکاریمان کردووە لەگەڵ پارێزگای هەڵەبجەیە کۆنتاکتان چۆنە وەکو پارێزگایکی جیا حسابی بۆکریان هەرسەر بە ناوچەی سلێمانی نەخێر ئێمە وەکو پارێزگایکی جیا حسابی بۆکەین ئێمە تەوان لقی چوار لقی بڵێن قەزای مرکزە و لیژنەی ناوچەی ماوەت و شارباژێر و حتا بەکرەجۆیە ئەوێ لقی دوانزەی لێە تەوان بەڵام نەخێر بۆ ئێمە هەڵەبجە محافەزێتە بۆ بەغا چۆنە تێناگەم ویان بەنسبەت بەغاوە چۆن سێری هەڵەبجاکە واللهی دواناوە بەشێک لەوانەی کە لە بەغان وەکو ئێمە بیرەکەنەوە و وەکو محافظی هەڵەبجە سێریەکەن محافظەی هەڵەبجە بەشێکیش هەن شۆڤێنیستن هێشتا بەوە ئیکتیفا ناکەن کە ئەو شارەیان چیمیایی باران کردووە یعنی عەرەبی شۆڤێنی کردوێتی ئەوەشی پێڕەوا نابینن کە محافظە بێ ئەو دوونەوەیە کاک ئاری پێ دوانیە خاڵی لاوازی ئێمە ئەوەیە کە کاندیدی کوردمان نییە لە ناو بەغدایە لە ناو حیزب عەرەبیەکانە نۆڵا ئاخر تۆ ئەو پرسیارە لە منەکەی من کەسێکی قەومیم ئەی ناسیۆنالیستم من پێم وایە دەتوانێت دەنگی ئێمە لە بەغا ونەبێ نا بۆچی ونەبێ وانە ئێمە لە ناو پارتیە خەڵکی تیا عەرەبە لە مووسڵ لە بەغا مەسەلا لە دیالە ئەگەر چۆنەڵی یەک لیستی کوردیمان هەم بواە لە بەغا کە لیستی یەک لیستی یەکگرتوو بواە هی هەموو کورد بواە پێتوانە بوو بەهێزتر بین 100% وایە چۆن وانە بەس نییە بڵێم چی ناتوانین بخێنە پلانەوە بۆ ساڵەکانی داهاتوو بۆ داهاتوو ئەخر ئەوە ئەبێت ئێمە لە ناو خۆمانە یەک بین ئەبێ متمانەمان بێکتری هەبێ من نابێت لەوە بترسم بڵێ مەگە لەگەڵ تۆە هاتمە لیستێکەوە سبێنێ کە دەنگەکانمان هێنا تۆ مەسەلا زۆر کەم بەشی منیت ئەو متمانەیە بێ هەبێ ئەگەر کەم بەشەبا لەوە باشتر نییە کە کورد ڕەنگی بڕوە نا ئەگەر من بە حەقی خۆم بیزام نەوەڵا بەس بایەکشی تری پێ بڵام ئەمەی کە توت ئەتوانین ئیشی لەسەر بکەین بۆ هەڵبژاردننی داهاتوو بەڵێ توانین بەڵام ئەمە ئەبێت ئێمە لە ئێستاوە دەست پێ بکەین یان لە دوای یانزەوە ئەبێ لایەنە سیاسیەکان من دایمی قساکەم لە هەموو ڕاگەاندنەکانەوە وتووە ئێمەی حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان پێویست ناکە لەسەر هیچ شتێ متەفق بین بەس لەسەر دووشت نەبێ بەرژەوەندی گەل و سەروەری خاچی پیرۆزی کوردستان ئەم دوانە هەبێ بەقەتەکەی مشکلە نییە ئەوە بە گفتوگۆ حەلە بێ بەڵام ئەگەر ئەم دوانە نەبوو مشکلەیە معناوێت تۆ گومان ئەکرێ لەوەی کە ئایا تۆ یەک میلەتی یانە ئێمە لە حیزبی خۆمان جەنابی سەرۆک بارزانی ئەویشم زۆر جار من چەند بارە کردوتەوە لە هەموو کۆبوونەوەکە فەرمێ حیزب وەسیلەیە میلەت و نیشتیمان هەدەفە ئێمەی ئەحزابی سیاسی ئەبێ بە قسەی کاک مەسعود بکەین ئەبێ گەل و نیشتیمان هەدەف بن نەک حیزب کاک ئاری حەزم کرد باسی ئەو خولەکانی پێشووی پەرلەمان و کابینەکانی پێشووکەم پێدوانی ئەم کابینێ ئەکتیفترین کابینی حکوومەت بێ ئەزانی جاری ئەکتیڤیتی ئیشکردن و پرۆژۆ مەبەستم شتێکە جەرنەوە نازانم چەنی ڕاستە بەڵام جێڕانەوەی منیش خوێندومەتەوە بۆ تۆی بازەکەم ئەڵێ جارێک چەند لە شۆپنهاوەرە پرسن ئەڵێن شێکسپیر بڵێن بەرزترەیە تۆ تەمە شێکسپیری تر مەشهورە لە ئەدەبیاتی ئینگلیزیە ئەوی ژەڵێ من ئەڵێن بابە چۆن قسەی واکەی ئەڵێ آخر من لەسەر شانی ئەو وەستاوم بۆیە باڵام لەو بەرزترە ئەم کابینەیە کابینەی نۆهەمە پێش خۆی 8 کابینە هەبووە هیچ کەس ناتوانێت بڵێنی ئیسحاف بۆ بکە بڵێ لە کابینەکانی پێشوە هیچ نەکراوە چۆن هیچ نەکراوە شت کراوە
بەڵام ئەگەر لێم پرسی فەرقی ئەم کابینەیە لەگەڵ کابینەکانی ترچیە من ئەڵێم خێرایی هی جێبەجێکردنی پرۆژەکانە یەک دسپلینە دوو و چاودێریکردنیەکی باشی پرۆسی چاکسازیە من ئەم سێشتا بینم لە کابینەوە ئەمە شتێشی کە ئەمە ئێستا بڵێم هیچی بڵێن هیچ حاف نییە نە بە برادرانی یەکێتی نە بە وەزیرەکانی تر بەڵام بە قەناعەتی من هۆکاری ئەم سێشتەش سەرکەوتنی ئەم سێ خاڵە ئەو قیادە جددیەی مەسرور بارزانیە پێت وانە کورد هەندێک لە جدێتی و هەندێک لە زەبری ئەوێ تاوکو یەک بگرێتەوە و پێش بکەوێت نەکورد هەموو میلەتی پێویستی بۆیە هەموو من پێم وتی هەموو ئێستا من زۆر جارم قسەیم کردووە تۆ ئەگەڵ ماڵ بڵێنێکێ ماڵی لە ئەڵمانیا بێ با بە سویت ئەوەی کە زۆر کەس پێ ماژیبە 6 مناڵی معوەقی هەبێ 3 مانگ 4 مانگ کارەبانە یەکتری بڕن جۆنایەتەوەی بڵێنە وڵای ئەو ئینسانیە و قەچێکە و مناڵی معوەقی هەیە ئەڵێ تۆ مەسئولی لە مناڵەکانە بۆیە بیری پارەی کارەبا و هەبووایە ئەمە زەبط و ڕەبتە ئەو وڵاتانی ئەوروپا زۆر کەس دەڵێن خەڵکی ئەوروپی زۆر ڕێز لە قانون نەگرن ئەزانی بۆ لەبێ غێرامەکەی زۆرێگە بیشکێنێ ئەمە بۆ ئەوی پارەنەیە کەم بۆی پارەنەیە کەم کارەبا سەرفەکە بۆی پارەنەیە کە نووسراوە 100 لێ ناخڕێ بە سیارە مەسەلا لە شوێنە کار نووسراوە تۆ نابێ سیارەکە پارکەی بۆی پارە نەیات سیارەکە لێوا دانانێ نەک لە بەرەوەی لە من و تۆ ساڵحترا پێم وایە بۆ کابینی دەیەم بتوانین هەندێک لەو پرۆژانی تریش بێنینەوە ناو هەرێمی کوردستان بە دەری تۆڵێت بە زەبری پارە توانین هەندێک بەڵام ئێمە کێشەکەمان ئەوەیە 1000 شوێن و لایەن و پیج و ئەوانە چۆنڵی دروستە بن و دژی ئەمانە ئەوانە هێزنین میلەتی کورد باشتە پێ بڵم میلەتی کورد میلەتێکی زیرەکە شت زوو فێرە بێ من نمونەی ئەوەی چای گۆیژەم بۆ جەڕایتەوە تم جاران بچووی تا سەری سلێمانی بکردای و چراخان ئێستا وانە خەڵکی ئێمە حەزی لە سیستەما حەزی لە دیسپلینە لە زەبط و ڕەبتە فێرە بێ ئێستا باشە من پرسیارێک لێکم بڕۆ بۆ داوای بڵێن ئەحساب بکە لە دایرەی مرور ئەو حادسەی سیارانی کە لە بینی سلێمانی و دوکان بوون لە پێش دانانی ئەم کامێرەی پوینت و پوینت و لە دوای ئەوە زۆری فەرق کردو هی هەڵبجەش ئێستا دانراوە زۆر فەرقی کردو ئەوە نیە جا بۆی ئێمە میلەتێکین کاکە خۆ ینی شت فێرە بین ئێمەش بەڵام کاتمانە هەموو میلەتانی دنیاوە کاک ئاری هەندێک پرسیاری فزوڵ لێ بکەم فەرموو پێشبینی چەند کورسیەکەن لە سلێمانی هەولێر لە سلێمانی حوت من باسی سلێمانی یەکەم حەودانە حوت 6 حوتی ڕێک تەسەورەکەی بێنین تەسەورەکەی بێنی با پێ بڵم ئێمە لە شوێنی تریشەم قسەم کردووە بۆی بێتەوە دووبارە وتن ئێمە ئاماری لای خۆتان ئەو قەرارەی نانە بە عەرزەکەم ئێمەی پارتی حیزبێکی زیرەکین هیچ تەلەبەیەکی زیرەکیش نییە بچێتە ئیمتحانەوە بۆ 100 نەچێ ئەو تەلەبەی تەمەڵاچێ بۆ 6 تەلەبەی زیرەک بۆ 100 ئەڕوا مجا قەچێکە بە 85 بێنێ ئێمە چین بۆ حەو کورسی مهم ئەوەیە ئێمە بای حەو کورسی و زە سەرفەکەین بۆچی بۆی دوایی وجدانمان عزیێتمان نایە بڵێ باشە بۆچی من هەوڵی خۆم نەیە تۆزی هەوڵم بایە کورسیە دوو کورسی زیاترمێنە بۆیە ئێمە ینی بەزدیمە ئێمە بۆ 7 کورسی ڕۆین هەوڵی 7 کورسیین قەت وا سەیری دنیامان نەکردووە لەسەر شکستی خەڵکی تر سەرکەوتنی خۆمان مسۆگەر بکەین بەڵام حتمان هەموو گۆڕانکاریەک هەموو حادیسەیەک هەموو پێشهاتێک ئەمە کاریگەری لەسەر هەڵبژار نەبێ بەڵام ئێمە ناتوانین هیچی لەسەر بڵێن هەتا نەگەینە ئەو ڕۆژەی کە دەنگانە بشێرن ئەو کاتە پێ دوانی ئەم بانگەشە هەندێک ساردە لە وایە بەڵام لە هەموو لایەنێکە و ساردە ینی علاقەی بە ئێمە نیوەکو پارتی لەوانەیە دووسێ هۆکاری هەبێت لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوە بێ میلەتی کورد میلەتێکی نیشتمان پەروەر و ینی قەومیە ئەوەی خۆی بە خەڵکی کوردستان نەزانێ ئەوە خۆی بە خەڵکی عێراق نازانێ ئەم پەرلەمانەشی کوردستان نییە هینی عێراقە بۆیە ئەو گەرم و گوڕەیە کە بۆ پەرلەمانی کوردستان هەمانە ئەین بەخۆشمەوە ئەو گەرم و گوڕیە بۆ پەرلەمانی عێراق لەوانەیە نەبێ
بەڵام وەکوتم ئێمە لە سەتی قووەتی خۆمان سەرفەکەین بە زیدیاتێکی زۆرەوە 7 ڕۆژ لە هەفتە ئێمە ئیژەکەین بەتەکید ئاگاداری ئەوم زۆر بۆ ئەو مەبدا. ئەگەر باسی نیسبەی دەنگدان بکەم پێت وایە هەندێک داهەڵەزێ بۆ پەرلەمانی عێراق؟ واللهی هەندێک لەوانەی کە ساحب ڕەئین ئیتر چاودێری سیاسین یا ئەمانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوان پێشبینی واکەن کە ڕێژەی دەنگدان لە چاو ئەوەی هەرێمی کوردستانە کەمتر بێ واڵێن. کاک ئاری ئەگەر پێت بڵێم لە خولی پێشووی پەرلەمانی عێراقا چی زۆر سەرنجی توێ ڕاکێشا لە ناو پەرلەمانتارە کوردەکانە، چیت زۆر بەلاوە باش بوو، چیت زۆر بەلاوە خراپ بوو؟ وەڵاهی من دووشت یعنی کە ئەو مادامە پرسی منیژە بێ بە ڕازگویانە جواب بەمەوە. یەکیانەوەیە نەمبینی جارێک پەرلەمانتارێکی کورد ئەوەمە جورئەتی هەبێ هەچێت سەرپیان بە زمانی کوردی قسە بکە لەبەی دەستور ڕێگەی پیاوە سەرۆکی پەرلەمانە بێ متەرجیم بێنێ. ئەمە یەک ئەوم نەبینی. دووهەم ئەو شەڕەی کە پێویست بوو پەرلەمانتار ئێستا من باسی پەرلەمانتاری پارتی وێشێتی و ئەمانە ناکەم بە تەنیا باسی هەموو یەکەم بەگشتی حەقی ئەوم نییە لێرە و لەوێ پەرلەمانتارێکی ئازا هەبوو بێت و هەموو هەوڵێکی خۆیان، بەڵام بەگشتی پەرلەمانتاری ئێمە لە بەغا لاواز بوون. چۆن نەزانین وایە ئەگەر ئەوان بەهێز بوونایە هیچ پێویستی ناکرد حکوومەتی هەرێمی کوردستان هەموو مانگەی ژنێ بنێرێ بۆ ئەوان عیلاجیان نەکرد. بۆیە ئەو شمولی وەزیرەکانی ژەکە پێت وایە ئەم کێشەی موچە لە خولی داهاتوی پەرلەمانە چارەسەر بێ؟ وەڵی هین ئەبێت چارەسەر بێ لە بروی ئێمە ناڵین ئەمە بێ بە never ending story، یعنی بێ بەو چیرۆکەی کە هەتای بۆمان بڵێنەوە جارێکی حکایەتی مێش ئێمە قوبولی ناکەینەوە ئەبێ کۆتایی پێبێ. ئەگەر وەکو پێشنیارێک پێشنیار بکەی بۆ کاندیدەکانی خۆتان چ پێشنیارێکیان بۆکەی بۆ بەخە بۆ ئەم خولی کەس دەست بە ئەکاتەوە بۆوانی کە دەرەچن؟ بەڵێ وەڵا بۆوانی کە دەرەچن هیچ نەبێ سوێنگەکە بە کوردی بخوێنە لەبەری خوا وەکو چۆن هەموو ئینسانەکانی دروست کردووە زمانە جیاوازەکانیشی دروست هەموو زمانە جیاوازەکانیشی دروست کرد لە موشی تێگا لەبەرە سوێنەکە بە زمانی شیرینی کوردی بخۆن. دوو ئەمەگە تەبابە لە ناو یەکتریا لایەنە سیاسیەکان هەمومان لە پێشا پارتی بۆی بین بە مشت لە بەغا داکۆچی لە مافەکانی گەل و نیشتیمانی خۆمان بکەین. کاک ئاری موسیلەکە و سەوزە بینتان لەگەڵی کێتیا چۆنە؟ جەمە خوێنم سوورە خۆزەر نییە هێنا ئەمە تەوان ئەوەی ئەڵێنە ئەمە سونەتیشە ئێمە شێخین سەیدین ڕەنگی سەوزیش موڵچەی خاسە و تاپۆی ڕژ نییە لە سەرچێتی نیشتیمانی کوردستان. ئێمە لە پێش ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگی سەوز هەڵبژێرێ سەیدەکانی کوردستان ئەو ڕەنگیان هەبووە دوجار ڕەنگی سەوز ڕەنگی سروشتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێمەی وەری کردووە نەک ئێمە لەو بینتان چۆنە بێکەوە؟ وەڵا بینمان ئەگەر مەبەستە سنووری لەقی چوارە بەڵێ بینمان زۆر خۆشە و خوشکوبرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ڕێزی دوولایەنە لە بینمانە هەیە و بەڕاستیش حیزبایەتی بە شەڕەپەڕۆ ناکرێ. ئەگەر کێشەیەک هەبێت من زۆر جارە قسەم کردو لە بینی ئەمۆی شێتە دنیا خراپ نابێ ئێمە و مەڵبەند بەیەکەوە دابنیشن بۆ خۆمان قسەی لەسەر بکەین مەسەلا لە فەزایەکی دۆستانەیە لەمانەیە ڕێزمانەگرن ئێمە سپاسیانەکەین ئێمەش ڕێزیانەگرین و خۆش دەزانی نەک هەر بۆ ئێمە بۆ هەموو لایەنێک وایە هەتا کەسێک تەعادال لێ نەکات تۆش ڕێز و احترامیەگری بەڵام کە گەیشتە ئەوەی کە بێتە سەر ئاسی تعدا وڵات تعدا لە کەس قوبڵ ناکەینەوە ئەو مۆزوعی ترە بەڵام ئەو برادرانەی شێتی جاکتێ ئەڵێمە زۆر ڕێزمانەگرن. کاک ئاری بینتان لەگەڵ لایەنەکانی تری سلێمانیا چۆنە؟ هەماهەنگیتان هەیە هاتو چۆتان هەیە قسەتان هەیە کۆمەڵیە گرت و بەڵێ وەڵی بە مناسەبات و ئەمانە هینە هەمانە بەڵام خوا سەلامەتیان کە ئەو برادرانی بەخۆیان لەن ئۆپۆزیسیۆن یعنی ئەمە نە قەراری مسبقیان هەیە تۆ ئەگەر بژڵێ ئاسمان شینە مەقامێکی لێ دۆزێتەوە ئەگە بڵێ ماسپیە ئەو شتێکی لێ دۆزێتەوە جا بۆیە ئێمە زۆرمان حەز لێیە
وەکو لە قیچواری پارتی دەرگای کراوەی بۆ حیزب بۆ هەموو لایەنێ دەرگای کراوەیە بەبێ ئیسیسنا بۆ هەموو لایەنێکی حیزبی کوردستانی ئێمە دەرگامان کراوەیە لە خزمەتیان نابین حەزمان لە هاموشوەیە حەزمان لە تەبایی و لە برایەتیە لە هاوکاریکردنی یەکتریە من دایم قسەیەکەم یعنی ئەسڵەن زۆر عیبە ئێمە ساڵانە جەژنی میلی یەک جەژنمان هەیە نەورۆزە حەق بوو هەموو لایەنە سیاسیەکان ئەو ڕۆژە بەیەکەوە جەژنە بکەین نەگەیشتی بۆ خۆی بکامن بۆ خۆمی بکەمەوە ئەو چیە خۆمە جەژنی حیزب نییە جا بۆی لەو مناسەباتانە ئێمە هیچ نەکەین جەنتڵمەن ئەگریمەنتی لە بینمانە هەبێ ڕێکەوتنێکی جوامێرانە کە ئەو مناسەبە میلیانە بەیەکەوە بۆچی دەست پێشخەر نابن وەکو پارتی ئینشاڵڵا ئەم نەورۆزە بێت تۆیکەین ئەو دەست پێشخەریەکەین منیش لێرە باستانەکەم باش تۆ شاید بە و ئیتر من ناتوانم ئەو تۆ تازە لای خۆ تەزیلێ کردو ناشتوانم پەشیمان بمۆلی کاک ئاری پێت وانە ئەوەت بیرمان ناچێتەوە نەورۆز من عید میلادەکەم نەورۆزە بیرم ناچێتەوە باشە پێت وانە لایەنەکانی ڕاگەیاندن هەندێک ئەم تێکدەرن هەندێک جار عنی بینی پارتی ویکێتی و حیزبەکانی تر بوو جۆرەژ نییە کە ئەوان باسیەکەن ڕاستە بەڵام سەیریکە لە کوردستان دوونەوە ڕاگەیاندن هەیە ڕاگەیاندنێک هەیە کە پەیام و هەواڵەکانی پۆپولیستین ئەمانە ڕزقەکان لەسەرەوەی مەسەلە بەپەلە دوو نقطە شتێکە نووسێت دوو ڕستە هۆکارەکەیەوەیە کە لایک و ڤی و ئەمانەی زۆر بێ لە کاتێکە ئەرچی ڕاگەیاندنکار ئەوە نییە بەس لایک و ڤی خۆی زۆرگا ئەوەی ڕاستگۆ بێ لەگەڵ جەماوەرە لەگەڵ خەڵکە بۆی خەبەرە ڕاستەکانیان پێ بڵێ چکە و چاوەڕێەوەکە ئەوەی هۆکارەکە هەندێک جار ئەو کێشانی کە دروستە بێ ینی تەسەورەکەم ڕاگەاندن بۆ شێوەیە دروستیکە چکە هەندێک کەس لەیە لە ماڵەوە کاگاری بۆ شێوەیە ناناسێ ڕاست مەسەنیان برادێکی جێتی یان کۆمەڵ ئەوانە بۆ نوع ناناسێ بەڵام ئەو چی ئەبینێ سەر شاشەکەی ئەبینێ کە بۆ نوع باسەکرێ بۆ نوع چوزان پیشانە درێ لە هەواڵەکان زۆرینەی خەڵکیش لە عالەمە نەگلێرە من لە ئەوروپا ژیاوم لە ئەوروپا شوایە زۆرینەی خەڵک ئەمانە تەسیریان تێکە یعنی بڵێن تەسیر لە ئەحساسیانەکە لە هەستیان لە پێشە لە هەستیانەکە جا هەستیان زاڵە بێ بەسەر عەقڵیانە و ئەما بێ بە مەبدە ئەبێ بە باوەڕ ئەو مشکلێ وەڵا ئەو مشکلێکی زۆر گەورە مشکلێکی ئەوە ئاسانیش نییە کاک ئاری پلانتان چێ بۆ موچە وەڵاهیەوە بێ لە نوێرێنی حکوومەت پرسی من بەرپرسی لە قەب هیچ ئاگاداری هاتن و چۆنی موچەی ماڵ ئەوەی من جۆم لێ بوو دوێنێ و ئەمڕۆ لە ئەخبار لەم هەفتەیە بێ موچە بێ لەبەروی هەموو ئەو ئیلتیزاماتی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەمووی جێبەجێ کردووە ئەیترێمێنێتەوە سەر حکوومەتی عێراق برادرانی کە باسیە کرد ئەگەر موچە لای بەغدا بێ هەموو وانگە موچەمانە چ قسەیەکە هەیە وەڵاهی منەڵێم بچن سەیری ئاوێنەکە بکەن و سەیری خۆیان بکەن و ئەو قسەی خۆیان بیر بێتەوە با خۆیان وەشیل بنچی بە خۆیان بڵێن لەبەرەوەی هەستەکەم زۆر کورد زیاد لە حەدی خۆی سازشی کردووە بۆ مافەکانی خۆی لە بەغدا لە پێناوی وڵاتیان ڕاستە بەڵام لەبەرەوەی یەک نەبووە شۆڤێنیستی عەرەب بۆی چۆتە سەر ئەوەی ئێستا بەغا پێمانەکە لە سەردەمی سەدامیشا پێ دوای بە جۆری کتێ پێمان کرا سەدام جێنۆسایدی کردین کیمیای بارانی کردین و تعریبی کردین و تەهجیری ئەکرد یان ڕاجەزان ئێستا ئەمە بەناوێکی تر جێنۆساید دەکەن یعنی قوتی خەڵگە بڕن هیچ فەرقێکی نییە قسە چێ بۆ کەسانی کە خۆزگە بە سەردەمی سەدام خواز ئەوانە جاشن هیچ کەلیمەشترم نییە تەسەورێکی ئەوان ئەو هەموو ناڕەحەتی کوردیان نەبینێتەن هەموو چەکەیان لەبەر چاو بوو کە ئەو سەردەماتەوە بەڵێ ڕاستە بەڵام ئێستا چەند ئازار بدرێ بەڵام باسی موچەکاکە کاک ئاری باسی وەبەرهێنانەکی لە سلێمانی بینتان چۆن لەگەڵ وەبەرهێنەرەکانە وڵای ئێمە حیزبین ئێمە چ عیلاقەمانەیە بەسەر پارتی ناتوانێت کار بکە لەگەڵیانە پارتی حیزب چ عیلاقی بەسەر وەبەرهێنانەوەیە حکوومەت و کۆمپانیا ئەواکەن هەندێک نازان بۆ گەر پێشنیار لە بەرنامەیە پێت بڵێم ناتوانن وەکو پارتی کار بکەن بۆ هەندێک ئیش لە سلێمانیا بکرێت چوە سلێمانی هەستەکەی تۆزەک مردووانە ئەو بە تەنسیق ئەکرێت بە تەنسیق ئەکرێت لە نێوان تیمی ئێمە و تیمی یەشێتی نیشتیمانی کوردستان ناو حکوومەت ئەو بۆ ئەکرێت جناب لە ئاسی لە قومەڵبەندا ئێمە حیزبین
ئێمە ئۆرگانی حیزبین ینی ئەو دەسەڵاتەمان نییە ناتوان هیچ کاریگەریەک دروست بکەن ئێمە ئەتوانین بەسەر و خۆمان بڵێ بەڵێ و توشمانە پێویستە تەنسیقێکی باشتر هەبێ لە بینی تیمی ئێمە و تیمی یەشێتی لە ناو حکوومەت بۆ ئەوی کە ئەو پرۆژانی کە بەمێشکی ئێمەیەت و باشن حکوومەتی هەرێم جێبەجێ بکە. هەندێک باسی دروشمی پارتیمان بۆ بکە بۆم هەڵبژاردنە و چۆن ئەو دروشمەتان هەڵبژارد هاوسەنگی هاوبەشی سازان ئەمە سەیریکە هاوبەشی ئەو یاعرب پێڵە شەراکەت نابێ من و تۆ لە ناو مؤسسەیە کابین کە پێڵەن حکوومەت بەڵام معدل بەشی تۆ لەمە زیاتر بێ هاوبەشی معناوێ نابێ فەرق بکرێ لە بینی هاوڵاتێکی کورد و هاوڵاتێکی بەسرە یای عمارە یای تکریت ئەوە هاوبەشیە هاوسەنگی یعنی ئەگەر بگەڕێمەوە سەر تقریبا لەوە هاچێ مصطلحێک دەستەواژەیەکی ئینگلیزیە check and balance یعنی تۆ لەسەرێکەوە چاودێری بەڵام لە سەرێکی شەوە فەزای ئازادیش هەیە معنای ئەوەیە تۆ نابێت تۆ کە بە من و لە سا حەڤە بەبێ قانونی موازنە بڵێن بەشە بوجێ هەرێم لە سا حەڤەیە تۆ لە سا نۆ بۆ من بنێری ئەوە هاوسەنگی نییە فەرقەکەی لە بینی هەرێمی کوردستان وەکو محافەزات سیر بکەی ئێمە محافەزە نین ئێمە هەرێمی سازان بەو معنایی ئێمە وەکو پارتی پێمان وایە ئینسان لە سیاسەتە نابێت دەرگاکان دابخە ئەبێت بە بەردەوام چەند دەرگایەک هەبێ ئەمانە کرابنەوە بۆ ئینسان ڕێ بکەوێت سازان معنای ئەوەیە بە هەڕەشە و گوڕەشە ناکرێ بەم فاوزە ئاکرێ بە جۆگرتن لە یەکتری ئەگرێ و بە تێگەیشت نەکرێ بڵین تێگەیشتن لە یەکتری بەتەکید پێت وایە ئەم دروشمە ئەگەر بکرێتە یەک ینی ئەگەر کاریشی پێ بکرێ بتوانرێ ئەم خولی داهات و کاری ئەو کارانی کە پێ خولی پێشوو نەکراوە بتوانرێ بکرێ ئەگەر هەم حیزب عەرەبیەکان هەم کوردستانیەکان ئەگەر ئیش بەم دروشمانی ئێمە بکەن زۆربەی کێشەکان چارەسەرە بێ من هەنێک جارنا زۆر جار لەگەڵ دروشمەکانی پارتیە پێم وا بە دروشمی نەتەوەین دروشمی حیزبینی بەڵێ وایە ئەنی تەنها بۆ 4-5 کاندیدی خۆی دایناوە بۆ نەتەوە یەک دایناوە ڕاستە بۆ یەکخستن و پێشخستنی نەتەوەکەش دایناوە ڕاستە ینی تەنها ئەگەر سێری دروشمی حیزبەکانی تر بکەین هەندێک حیزبایەتی و هەندێک چۆنڵی تاکڕەویتیە بەڵام بۆ پارتی نانەتەوەیە پێ بۆ پێشخستنی نەتەوە پلانی کاک مەسعود بۆ ئێوە چی بووە ئامۆژگاری بۆ ئێوە چی بووە وەڵاهی ئامۆژگاری جەنابی سەرۆک وابزانم لەم 1-2 ڕۆژەیە کۆبوونەوە کاندیدەکان بێ بەڵێ ڕاستی ئێمە هەفتەی ڕابردوش کۆبوونەوەکمان لەگە جەنابی هەبوو کۆمەڵێ ڕێنمایی زۆر جدی هەبوو بۆ هەمومان ئەتوانین ئێمەش ڕێنمایەکان باسیەکەمە دیسانەوە باسی ئەوەی کرد کە حیزب وەسیلەیە ئێمەی ئینسانی کورد ئەبێ خەلاقیەتمان تیابێ نابێت بین بە کۆی لێ حیزب ئەمە یەک دووهام وتی ئێمە ئەبێت بە ئەخلاقیەتێکی بەرزەوە بچینەوە ناو ئەم بانگەشەیەوە حتا ئەگەر پۆستەری کاندیدەکانی ئێمە ئەندڕاند هیچ هەواڵێکی ئێمە نابێ بیریش لەوە بکاتەوە بچێ پۆستەری هی کاندیدی لایەنەکان بدڕێنێ و تەشیرکردن بە خەڵکی تر یعنی تەنانەت گەیشتە ئەوەی کەوتی هەتا ئەگەر خەڵکانێک هەبوون بە زمانی تەشیر لەگەڵ ئێوە قسەیان کرد ئێوە نابێ هەستن تەشیریان بەرامبەر بکەن لەبەر ئەگەر ئەوت کرد فەرقی تۆ ئەو چییە بێدەنگ بۆ پێ بکەنە ئەمە ڕێنمایەکانی کاک مەسعود ئەنجا شتێکی تر بەکارهێنانی دام و دەستگای حکومی لە هەڵبژاردن لەلایەن پارتیەکانەوە مەمنوعە بە هەموو شێوەیەک بەکارهێنانی پارە چکاتێت بابی ڕشوەوە یا کڕێنی دەنگ
ئەمانە هەمووی مەمنوعی کردو جەنابێ. بە هیوام بۆ من و بۆ هەموو بینەرانی منیش هەم ئیسفادی لێ بکەن لە پێشنیارەکانی هەمیش وڵاتی جەنابیان فەرمانە بۆ ئێمە هەر بەجێ بەجێ بکەین بۆ ئێمە بەڵام بۆ خەڵکی ئاسایش. کاگاری ئەگەر وکو دوا پرسیارە لێ بکە ئەزانم زۆر سەرقاڵی ئەم فترە زۆر مەشغوڵی کارتان زۆر زۆرە زۆر سپاسی ئەم دەرفەتەش هاتووی بۆ لای من وەکو ئامۆژگاری چ ئامۆژگاریەکەت هەیە بۆ کورد بەعام لەم دەنگدانەیە؟ وڵی منەڵێم ئێمە گەورەترین چەکی دەستمان یەکریزیە لەم فترەیە ئێمە هەموما منافەسەیەکی یەکتری ئەەکەین چکە من حەزەکەم حیزبەکەی خۆم زیاتر دەنگ بێنێ لە یەکێتی و یەکگرت و کۆمەڵەوەمانە ئەوانیش حەزەکەن حیزبەکەی ئەوان زیاتر دەنگ بێنێ بەڵام با ئەم بانگەشەیە بە شێوەیەکی ئوسوڵی لە چوارچێوەی ئەخلاقیاتی بەرزی کوردەواریە بەیەکەوتەی پەڕێنین و مهمترین شت لامان بەرژەوەندی گەل و سەروەری خاچی پیرۆزی کوردستان بێ. بە هیوام بگەین بۆ قسانەی کە تۆیەکی پۆدکاستی ژیوان پێشکەشکردن بمێن بەخێر.